فڕۆکەی بیدو یان ڕەشەبای نەبینراو بەهێزترین فڕۆکەی جەنگیە لە ماوەی چەند کاتژمێرێکدا لەم سەری جیهان دەچێتە ئەو سەری جیهان بەبێ وەستان. توانای هەیە 6,000 میلی دەریایی واتە 11,000 کیلۆمەتر بەبێ پڕکردنەوەی سوتەمەنی بفڕێت. فڕۆکەیەکی ئەوەندە بەهێزە وەک هێمای کۆتایی باڵەدەستی ئەمریکا ماوەتەوە لە کاتێک تەمەنی زیاتر لە 30 ساڵ و تەنها ئەمریکا ئەم فڕۆکەیە بەکاردەهێنێت. ئەم فڕۆکەیە تەنها 21 دانەی لێ دروستکراوە، تێچووی هەر یەکیان نزیکەی 2.1 ملیار دۆلاری ئەمریکیەوە و تەنها دەتوانێت 2 کەس هەڵگرێت. یەکیان فڕۆکەوانەکەیە و ئەوی تریان فەرماندەی ئەرکەکەیە. نازناوەکانی ئەم فڕۆکە دزێوە ڕەشەبای نەبینراو و ڕووحە، چونکە تایبەتمەندی زۆر جیاوازی هەیە. دەتوانێت بچێتە ئاڵۆزترین سیستەمی بەرگری ئاسمانی. ڕادارەکان بە ئەستەم هەست بە جوڵەی دەکەن یان هەر ناتوانن هەستی پێ بکەن و لە کار دەکەون. تەنانەت بە دەنگ و بینینیش ئەستەمە ئەم فڕۆکەیە دەست نیشان بکرێت. بە پڕکردنەوەی سوتەمەنی لە ئاسماندا دەتوانێت دەیان کاتژمێر لە ئاسمان بمێنێتەوە و هێرش ئەنجام بدەن. لە دوایین ئەرکی کە هێرشی کردە سەر بنکە ئەتۆمیەکانی فۆردۆ و نەتەنز و ئەسفەهان لە ئێران 37 کاتژمێر لە ئاسمان مایەوە. لە ئەمریکا هات، لە ئێران هێرشەکی ئەنجامدا و گەڕایەوە ئەمریکا. هێزی ئەتۆمی هەیە، دەتوانێت 2 بۆمبی GBU-57 هەڵگرێت کە گرانی هەر یەک لە بۆمبەکان 2.7 کیلۆگرامە و بە قوڵایی 60 تا 80 متر بۆمبەکان دەچنە ناخی زەوی. فڕۆکەکە شەو ڕۆژی نییە، کەش و هەوا ناناسێت و هەر چۆنێک بێت ئەو کاری خۆی ئەنجام دەدات. ناوەستێت و بەردەوام بە ئەڤیۆنێکی مۆدێرن و تەکنۆلۆژیای بەرگری ئەلیکترۆنی نوێ دەکرێتەوە.